بەڵێ بەڕێزانەوەی کە بینیتان سەردێڕی بەشێک لەو بابەتانە بوو کە ئەمڕۆ ئامادە و پێشکەشی ئەوەی بەڕێزەکرێت ئەمێت ئاماژە بە تەوەری سەرەکیم ئێوارەیە بەم کە لاتان ئاشکرایە منداڵپارێزی کوردستان بە بەردەوامی لە ڕێگەی چالاکییەکانیەوە بەردەوام خزمەتی مناڵانی تەواوی کوردستانی کردووە لە سەرجەم شار و ناوچەکانی کوردستان بەبێ جیاوازی و منداڵپارێزی کوردستان هەستاوە بە سازدانی بۆنەیەک یاخود ئیڤێنتێک بۆ مناڵانی خاون پێداویستی تایبەت و بە تایبەتی مناڵانی داون سیندرۆم کە لەم بۆنەیە چەنەها چالاکی جۆرە و جۆر ئەنجام دراوە. ئێمە قسەی زیاتر لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر جەمال معروف شەریف بکە کە بەڕێزیان پسپۆری تەندروستی مناڵانە بەڕێز دکتۆر جەمال ئێوارە و باش ئێوارە باش سپاس بۆ میوانداریتان سپاس بۆ بەڕێز. ئەمێ سەرەتا بۆ دەست پێ بکەم ئەم بۆنەیە چییەکە لەلایەن مناڵپارێزی کوردستانەوە و بۆچی بە تایبەت کار لەسەر مناڵانی داون سیندرۆم کراوە؟ بەڵێ کورسات زۆر سپاسی کورسان نووز دەکەم بۆ ئەم میوانداریە. ئێمە وەک مناڵپارێزی کوردستان پرۆژێکمانەیە بۆ منداڵانی خاون پێداویستی تایبەت کە کۆمەڵێک جۆری خاون پێداویستی دەگرێتە خۆ. یەکێک لەمانە منداڵانی داونن کە بە داون سیندرۆم یاخود کۆنیشانەکانی داون ناو دەبرێت. داون سیندرۆم ناڕێکییەکی کرۆمۆسۆمییە کە ڕوودەدات شکل و شێوەی ئەم منداڵانە دەگۆڕێت وەک منداڵی ئاسایی نابن. لامان کاشە دواکەوتویانە بێت لە بەرەو پێشچوون، دواکەوتوی لە پێگرتن، لە قسەکردن، لە کۆمەڵێک چالاکی جەستەیی. تەنها جەستاگرێتەوە ئەم گۆڕانکارانی کە بەسەر ئەم منداڵانەیە جەستەیی و ئیدراکیش، ینی توانای ژیرێتیان بەراورد بە منداڵانی تر کەمە بێتەوە. بەڵێ بەرەوە شێوەیان دیارە ئەشێت لە هەندێک کۆمەڵگە بە تایبەتی کۆمەڵگای دواکەوتووە پەنجیان بۆ ڕابکێشتێت و ناو ناتۆرەیان لێ دابدرێت. بۆیە ئێمە هەستاین بە هۆشیارکردنەوە، چونکە بمانوێ نەمانوێ ئەم منداڵانە هەمیشە هەن و هەمیشە ڕوودەدەن لە نێوان هەر دایک و باوکێکدا. کاتە لەنێو پرۆژەکانی مناڵپارێزی کوردستانە تاکە هۆکارچی بۆی ئەو جۆرە مناڵی داون جێکەی بۆ بکەنەوە هۆشیاریش بە کۆمەڵگە زیاتر ببەخشن سەبارەت بۆ جۆرە مناڵانە. زیاترینیان ئەو هۆکارانە چی بوون لەنێو پرۆژەکەتانە کە جێتان بکەن؟ هیچ منداڵێک کەمە جا ناکەنەوە، هەز منداڵە خاوەن پێداویستی تایبەت بێ ئێمە هەوڵ دەین جێگەی بکەینەوە ناو پرۆژەکانمانە. زۆر باش. ئەگەر نەشکێ بە شوێکی ڕاستەخۆ هاوکاریان بکەین، ئەمانوێت هۆشیاری بڵاو بکەینەوە، ئەمانوێت زانیاری لەسەر ئەو بابەتانە بڵاو بکەینەوە. هۆشیاریەکان بە چ ببوورە ڕێزان؟ هۆشیاریەکان بەکام دیوە بۆ لە چ لایەنێکۆ هۆشیاری بۆ هاوڵاتیان و بۆ خەڵکی و بۆ کەسوکاریان؟ بۆ نمونە ئێمە لەو ڕۆژەدا کە کاتە 18 مانگ ڕۆژی 21 سێ ڕۆژی جیهانیی داون سیندرۆم، ڕۆژی جیهانی کۆنیشانەکانی داونە. لەم ڕۆژەدا خەڵک هۆشیارەکێتەوە. ئەم ڕۆژە بۆ دیاری کراوە لە سەرانسەری جیهان، لە سەرانسەری جیهانە وەکو مافێک بۆ ئەم منداڵانە لە بەرەوەی ناڕێکەکە لە کرۆمۆسۆمی 20ەکەیە. بۆیە ژمارە کرۆمۆسۆمەکان ئەگەر لە ڕووی تەندروستیەوە هەموو خانەیەکی ئێمە هەموو خانەیەکی مرۆڤ 46 کرۆمۆسۆمی تایە، واتە 23 جووت کرۆمۆسۆم. مناڵانی داون سیندرۆم، مناڵانی کۆنیشانەکانی داون کرۆمۆسۆمی 21کان لە باتووی جووتێک بێ سێدانێ. پێم وایە بەڕێز بە هێماکانی شەهێناوە هێمای کرۆمۆسۆمەکان لە هەموو خانەیەکی مرۆڤە 23 جووت کرۆمۆسۆم هەیە، 23 جووت واتە 46 کرۆمۆسۆم هەیە. لە مناڵانی داون سیندرۆمە کرۆمۆسۆمی 21کان لە باتیەوەی جووتێکی بێ سێدانەی هەیە. ئەم بە شوێکی گشتی، بەڵام هەندێک جار ئەشێت ژمارەی کرۆمۆسۆمەکە تەواو بێ، بەڵام بەشێک لەم کرۆمۆسۆمە بە بەشێکی تری کرۆمۆسۆمێکی تر جێگیراوەتەوە. ئەمە کێشەکە دروست دەکات لەو مناڵانەیە؟ بەڵێ ئەگەر 100 مناڵی داون سیندرۆممان هەبێت، 94یان بەهۆی زیادبوونی ژمارە کرۆمۆسۆمەوە. یەک ژمارە لە باتووی جووتێک کرۆمۆسۆم بێ ئەوێ بە 3 کرۆمۆسۆم. کەواتە ئەگەر ئەم کرۆمۆسۆمانە بە هەر بارێکا بێت ناڕێکیەک لە ناویانە دروست ببێ، ئەگەر زیادبوون بێ یاخود کەمبوون بێ یاخود تێکچوونی کرۆمۆسۆمێک بێت، ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە ئەم مناڵە شێوەی داون سیندرۆم وەربگرێت. کرۆمۆسۆمی 21 کرۆمۆسۆمی 21 یانە ژمارەیەک زیاد یانە بەشێک بە بەشێکی تر جێگیر کراوەتەوە، یانەوەیە
خانەکە نیوەی کرۆمۆسۆمەکانی 23 کرۆمۆسۆمی نۆرمەڵە بەڵام 23ەکەی تری نۆرمەڵ نیە هەردوو ڕەگەزەکەش وەکو یەکە هەردوو ڕەگەزەکە وەکو یەکە زۆر باشە بەڕێز دکتۆر جەمال ئێمە لەو ڕۆژەدا هەستین بۆی کە پرۆشورێک دروستکەین زانیاری گشتی دەربارەی داون سیندرۆم ئەمە نیشانەکانی مامشانەیە مێژووی ئەو کۆنیشانەی مامشانە وهروە لە شتێکە دوا ئەکەم منداڵەکان وە چی بکرێ بۆ ئەم منداڵە زانیاری تاو لەسەر ئەو مناڵانە زانیاری تاو بە زمانێکی کوردی پەتی و ئاسان و دوور لە زمانی زانستیان زمانێکی کاتە بە زمانێکی سادێ بۆ ئەوەی تەواوی خەڵکی تێبگا کاتێککە ئەی خوێنێتەوە گەر لە هەر پێگەیەکا بێ ئەم کەسە یاخود ئاستی ڕۆشنبیری لە هەر ئاستێکا بێ بتوانێت بە شێوەیەکی ئاسان لەم نووسراوی بەڕێستان کە بڵاوتان کردوتەوە تێبگا زۆر باشە من یەکێکی تر لە پرسیارەکانم هەر لە ڕووی پزیشکیەوەیە ئەگەر بەڕێز ڕوونی بکەیتەوە کێشەی ئەم کرۆمۆسۆمانە کە کاتێک ڕوئەیە لە بوونیەتی ئەم مناڵەوە هەر لە سەرەتای لەدایکبوونی و لەگەڵ یەتی یاخود ئەکرێت دوای چەند ساڵێک کە مناڵە مناڵێکی ئاسایی بێت و پاشان ئەم کێشەی کرۆمۆسۆمە ڕووبا لە جستەیە ئەمە کام جۆرەیانە ئایا زگماکە و لە وەک خۆمانەڵین لە ئەسکی دایکیەوە ناڕێکی هەیە وشەی زگماک جیاوازە ئەشێت هەر لە ئەساسی دروستبوونەوە هەر لە بناغەوە کە هێلکەی دایەک لەگەڵ تۆی باوکەکە ئەپیتێنرێت دوایەوە دابەشبوون ڕۆیات دابەشبوونی خانەکان ڕۆیە لامان کاتە دابەشبوونی کرۆمۆسۆمەکانی ڕۆیە ناڕێکیەکە لە کاتی دروستبوونی کۆرپەلەدا ڕوەدات زگماکی وشتێکی ترە زگماکی هەر شتێک لە مانگی یەکەمە هەچ ناڕێکیەک لە جەستەی مناڵێکی یەک مانگە ڕوو بدات پێوتێت زگماکی بەس ئەمە هەر لە خوڵقەتەوە هەر لە سەرەتای دروست لە سەرەتای دروستبوونیەوە بەڵێ ئەمە بۆ ماوەی زۆر ئەمێنێتەوە ناڕێکێکی جیناتیە کرۆمۆسۆمیە بەڵام بۆ ماوەی نییە باوچێکەوە ناگوازرێتەوە بۆ مناڵەکەی بۆ ئەمانە بە زۆرینەیان تۆیان نییە یان هێلکەیان نییە توانای زاوزیان نییە چگە لەوانەیە کە وتمان ئەشێت لە جۆرێک بن کە پێوتە موازاییک نیوەی خانەکانیان کرۆمۆسۆمی نۆرمەڵی تایە نیوەی خانەکانیان کرۆمۆسۆمی بەڕێز دکتۆر جەمال ئەوەیە لە نێو ماڵەکە هەیە دوودانە با بڵێن ڕێژەی دووبارە بوونەوە بەڵام ئەمە پێی ناوترێت بۆ ماوە ئەنی وشەکان زاراوەکان تۆزێک ئاسان نییە بۆ یان ڕاستە بەڵکاتە لە سەدا گەرباز لەو ڕێژێ بکەین لە هەرێمی کوردستانەوە کاری لەسەر ئەکەن و ئاوڕی لێ دەنوانە و لا پرۆژێکی لەم شێدا جێتان بۆ کردوونەتەوە ئامارانە چۆنن سەبارەت بۆی کە ئایا لە ئێستادا ڕووی لە زیادبوون کردووە هۆکارەکەشی زیاتر بۆ چێگەڕێتەوە هۆکارەکان هۆکار پەیوەندی بە تەمەنەوە هەیە بەس هەر تەمەنیش نییە باشترین تەمەن بۆ ئەوەی مناڵ بخەیتەوە بۆ دایک تەمەنی 25 بە 35 ساڵە بەڵام ئیترەمە ئەوە ناگەێنێ تۆ لە پێش ئەنی دوای ئەم تەمەنە ڕوون لەم تەمەنای ڕوونەدات ینی هەر ڕووەدات جاری وایە خانمەکە دایکەکە 25 ساڵ ئەمە زۆری نییە ئەم سەرژمێری کە کراوە ئەم کۆنیشانانە زیاتر نسبەکەی لەو دایکانە زیاتر کە تەمەنیان لە 35 و بەرەژوورن بەڵام دایکیشەیە 20 ساڵیش نیوتیایە ڕوویە مناڵی هەیە بەعام لە هەموو کەسێکە ئەشێت ڕۆبات چکە ئەمە ناڕێکیەکی کرۆمۆسۆمە دابەشبوونی کرۆمۆسۆم ئەشێ لە هەچ کەسێکا بێ لە هەر سادێکا بێ هۆکارێکی تایبەتی نییە ڕێژەیەش هەیە بۆ نمونە لە مناڵەکە بۆ مناڵک ڕێژەیە یاخود هەمویان وەکو یەکە ڕێژەیەکە چۆنە وتمان سێ جۆری هەیە جۆرە باوەکەی ئەوەیە کە ژمارەیەک یەک ژمارە کرۆمۆسۆم لە کرۆمۆسۆمی 20 زیاترە کرۆمۆسۆمی 20 لە باتیوی جووتێک بێ سێدانە ئەمە باوەکەیانە زۆری وایە ئەمە لە سایەنەوە چواری حاڵەتەکانە دێتەوە لە سایە چواری حاڵەتەکانی ژەوەیە بەشێک لە کرۆمۆسۆمەکە لەگەڵ بەشێکی تری کرۆمۆسۆمێکی ترە گۆڕاوە جۆرێکی تریان مۆزاییکی پێوترێت نیوەی خانەکان کرۆمۆسۆمی 21 سێ کرۆمۆسۆمە لە باتیوی جووتێک بێ بەڵام نیوەی خانەکانی لەشمان کرۆمۆسۆمەکانیان هەمووی نۆرمەلە بە کرۆمۆسۆمی 21 شەوە هەر جووتێکی تایە ئەم مۆزاییکانە جیاوازترن ئەکرێ ئانی خوێندن تاوەکە ئەکرێ بڕوانامە بەدەستبێن لە ئاستی زانکۆیە ئەکرێت مناڵ وە چەپ خانەوە بە شێوەیانەوە دیارە ئەم جۆری مۆزاییکە مۆزاییکەکە شێوەیە بەڵام
خاڵترە کەمترە بەڵکەواتە لێ سەدا ئاماژە بۆ دەدرێت لە وڵاتانی پێشکەوتودا بۆ زیاتر ئاوردانەوە لەو جۆرە مناڵانە کە مناڵانی داونی پێوترێ چەندی پرۆژە هەیە تەنانەت هەیەە ئەتوانێت ببێتە گۆرانی بێژ بتوانێت ببێتە ئاکتەرێکی باش ببێتە وێنەکێشێکی باش ئەمانە چۆن مناڵپارێزی کوردستان جێگەی بۆ کردوونەتەوە هۆشیارانش زیاتر چین کە کۆمەڵگا بە چاوێکی ترەوە سریان نەکەن بتوانن لە ئێستادا وەکو مناڵێکی ئاسایی جیان نەکەنەوانێ وەکو بیدایەت باسمان کرد کۆمەڵێک نیشانیان هەیە کۆمەڵێک گۆڕانکاری لە شێوازی و لە جستانە ڕوودەدات ئێمە ئەوەی زەڕۆرە بیکەین ئەبێ ئەو پێداویستە جستیانیان بۆ تەواوکەین جاری وایە مناڵەکە ناڕێکی دڵی هەیە کون لە دڵیاتی باشە ئەنی دڵی بە تەواتی دروست نەبووە بە باشی دروست نەبووە شێواوی لە دڵیا هەیە ئەبێ ئێمە جارێ جستیان فریای جستیانکەوێن ئەوانەیە کە پێویست بە نەشتەرگەری دڵەکە بۆیان بکەین هەروەها ئەمانە زیاتر ڕوبەڕووی ئەوە بنەوە کە غودەی دەرەقیان باش ئیش نەکات بۆیە ساڵانە بێ چێکی وەزیفەی غودەی دەرەقیان بکرێتەوە بزانانی زۆربەی کات کەم ئیشەکە ئەبێ ئەمانە لە بەرچاو بگرین لە پێشە جستیان چێککەینەوە بە سەنتەرێکی تایبەتی شێ سەبارەت بەوانەی کە ئاوڕێ زیاتریان لێبنەوە بتوانن ڕاهێنانی بەردەوامیان لەگەڵا بکەن سەبارەت بۆی کە وەکو ئاماژەت بۆدا ڕەنگە هەنێکیان هەبێ ڕێژەکەی کەمتر بێ بتوانێت لە سنتەرە خۆت بۆ ئەوەی لە بچنە قوتابخانەی تایبەت بەخۆیان ئەمانە چۆنن لە ئێستادا لارمی کوردستانە پێشەوەی ویستم کێشە جستەیەکانیان باسکەم لە ئەمان کێشەی کێشان هەیە کێشەیەکی دەرونی یاخۆت سۆزداری ئەمان هەست بە هەموو شتێکەکەن ئەوەی کە گرنگی ئێمە زۆر تەرکیزەکەین سەری بەڵام توانای دەربڕینیان نییە ئەتوانین بڵین لە مرۆڤی ئاسایی هەستەوەرترن ناتوانم وا بڵێم بەڵام هەستەوەرن وەک مرۆڤێکی ئاسایی بەڵام لەبەرەوەی چالاکییان کەمتر ئاشێت تەرکیزکەنە سەر کۆمەڵێک هەست بڵێ لەبەرەوەی لاانە زۆر مەژغوڵ نەبن بە کۆمەڵێک شتەوەکو ئێمە ئەوان احتیمالە لەو بارەوە هەستەوەرتر گرنگی بە هەستەکانی بۆیە ئەبێ ئێمە ڕێزی ئەو هەستانیان بگرین ڕێگایان بین هەستەکانیان دەرببڕن بە چاوێکی وا سریان نەکەین کە ئەمانە هەست بە هیچ ناکەن ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە لە سنتەرەکەمانە تەرکیزێکی زۆرەکەنێ سەر ئەوە چکە ئێمە یەکەڵ جستیانە ئێمە ناتوانین نەشتەرگەری دڵیان بۆ بکەین وەکو سنتەر بەڵام ئەشێ مناڵپارێز بیان نێرێ بۆ دەرەوەی وڵات ڕاستە یاخۆ بۆ کۆمەڵێک سنتەری ناوخۆیی و هەماهەنگیرێکە لانەوانیان بۆ بکە بۆیە ئێمە زیاتر هەست بە باری دەرونیانین ڕێگەیان بۆ خۆشەکەین هەستەکانی خۆیان دەرببڕن لەمانەشە دەرەکەوێت کێ توانای هەیە توانای باشترێکی تریان ئەگەر هەست بۆ ئازادیە بکە کە هەیەی ڕەنگە تواناکانیشی باشتر دەربکەوێەوە ئەر توانایە کە لە بوونیە هەیە سەر هەڵبات کە کاتی هەست بە ئارامیەکە تەمەتع بە ژیانەوەکان چێژ لە ژیان وەرەگرین چێژ لە کارلێکی کۆمەڵاتی وەرەگرن لەبەرەوە ئێمە زیاتر بەیان بە ئەو بوارە ئەدەین بواری هوەری بواری وێنەکێشان توانای فێربوونیان چۆنە بەڕست دکتۆر جەمال لە کاتی بۆ نمونە باس لە نووسین بکەین نووسینی سەرەتایی یاخود خوێندنەوەی سەرەتایی ئەوەی کە مناڵێک لە قۆناغی سەرەتایی یا قۆناغی یەکەمی سەرەتاییە ئەی خوێنێ ئەگەر وەکووانە بەمان بووترێتەوانێ توانای فێربوونیان یاخود توانای وەرگرتنیان لە چه ئاستێکە ئەوانەی مۆزایەکن زۆر زۆر باشن ئەوانش کە لە جۆرە باوەکەن تیانایە چەند تۆ لە بیدایەتە هەوڵ بێ لەگەڵی بێگومان باشترە بێت بەڵام تیاشایەتی بیرکۆڵی توندی هەیە ئەوە لەوانێ بەس بتوانین پێداویستەکانی کەواتە کەوتۆ سەر ئەو کەسە فێربوونەکەی بێگومان جیاوازیان هەیە زۆر باشە ئەو خاڵێکی گرنگیش کە لە کێشەی جەستەیە کێشەی بیستن ئەشە کێشەی بیستنیانە بۆیە باشترە ئەو کوشتانەی کە باون ئەو کێشە جەستیانی کە باون ئێمە چێکیەوە ناکەنەوە چکە گەر نەبیستێت ئەوەی کە پێش ئەڵم فێر نابێت ئەوەش کە لە ماڵەوە ئەی بیستێت پێ ئەوتێت نایبیستێت و فێر نابێت بەڵێ سەبارەت بەکردنەوەی قوتابخانە سەبارەت بەوانەی ڕاهێنانی تایبەتیان هەبێ و بەپێ ئەو ڕێژانی کە ئاماژەت پێدا ئەمانە چۆن هەوڵیان لەگەڵا ئەدرێت زیاتر و لە هەمان کاتا هەر لە پرۆگرامی ئێوارەی کورسادونیزەکێک لەو بابەتانی کە زۆر بۆ جێگەی سەرنج مناڵێکی داون بوو کە توانی گۆرانی بڵێت ئەمەش لە ڕێگای ڕاهێنانی تایبەتی مامۆستاکانیانەوە بوو ئەمانە چۆن هەوڵ درراوە لەگەڵ ئەو مناڵانەدا زیاتر ئەو بەهرانیان تا دەربکەوێت و وەکو ئاماژەشت پێدا ڕاستە ئەبێ هەست بەوە نەکات کە بە چاوێکی تر سیر ئەکرێ هەتاکو بەهرەکانی خۆیان لە ئێستادا پێشکەش بکەن لە سنتەرەکەمە بەشی میوزیکە بەشی هوەری هەیە بەشێکە تایبەتە بە وێنەکێشان لەوێدا تر مامۆستای زۆر لێهاتوومانەیە
بەدڵێکی فراوانەوە کاتیان نەدێتێ فێرەکرێن ئەشێت بیدایە نتوانن فڵچە بگرن ئێمە ئیشێکمانەیە بیداد فێری قەڵەمگرتنیان بکە ڕاستە فێری بە ئینگلیزی پێوترێت فاین مۆتۆر ئاکتیڤیتیز ینی ئەو ماسوکە بچووکانە ئەمە پێوترێت فاین مۆتۆر ئەشێت ئێمە دەستمان جوڵێنین بەڵام نەتوانین ئیشی ورد بکەین بۆیە ئەمە فاین بەمانای هوەری بەمانای جوانی ئەمە ئەشێت بیدایەت بەس فێری قەڵەمگرتنیان بکە دوایەوە مامەسای هوەر ئەمە بڵێن ڕەهێنانی جەستەی دوای مامەسای هوەر لەگەڵ لا وێناکەشێ مامۆستای میوزیکمانەیە مامۆستای شانۆمانەیە بۆ سەماکردن زۆر باشە بەڕێز دکتۆر جەمال باس لە کێشە جەستەییەکانیان کرد کە مناڵانی داون هەندێکیان کێشەی جەستەییان هەیە ئایا پرسیارەکەی من ئەوەیە هەندێکیانە کە کێشەی بۆ نمونە وەک بەڕێزە ئاماژە پێکرد نابیستی یاخود کێشەی ئەویان هەیە کە دڵیان کوونە یاخود چەند کێشەیەکی جەستەیی هەیە ئایا ئەمە بە گشتی واهین یاخود ئەمیش لە مناڵێک و بۆ مناڵێکی تر جیاوازی هەیە بیرکۆڵی بۆ نمونە باس دە بیرکۆڵی بکەین ئەمەش هەر جیاوازیان هەیە یاخود کە کاتێک داونە بێ ئەم کرۆمۆسۆمانە تێکچوون ڕوئیانە ڕێکی ڕوئیا لە بوونیانە ئەم کێشە جەستەیانە دروستە بێتیانە ئەمان چانسی توشببوونیان بە کۆمەڵێک گرفت زیاترە وەک لە منداڵانی ئاسایی بەڵام تر شەرت نییە هەر هەموو ئەم جۆرانە توش ببن ئەنی ڕێژەی کونی دڵ زگماکی دڵ لەمانە زیاترە ڕێژەی توشببوون بە هەندێک نەخۆشی خوێن هەیە لەمانە زیاترە بیرکۆڵی لەمانە زیاترە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕادەی ژیریان زۆر نییە وەکو منداڵانی ئاسایی بەڵێ لەنێ ئەو هۆشیارکردنەوەنەدا لەنێەوە چالاکێک کە ئاماژەت پێدا زیاتر هەوڵتانە چلانەیەک دەربخەن سەبارەت بەوانەی کە بتوانرێت لەگەڵ مناڵانی ترا ڕاست جا ناکرێنەوە بەڵام کە بچنەوە ناو کۆمەڵگە هەر بۆ چاوە ئاسایە سیر بکرێن یەکێک لەو بابەتە زۆر سەرەکیانە کامانە بوون لە ڕێگەی پۆستەرەوە بوو بێ لە ڕێگەی نامیلکەوە بوو بێ یان لە ڕێگای پیشاندانی فیلمی کۆمنتاریەوە بوو بێ ئەمانە چۆن هەوڵتانەوە لەم پرۆژێدا ئێمە منداڵپارێز کە تەرکیزگەین سەر مافی مناڵ بە گشتی یەکێک لە مافەکانی مناڵ ئەگەر جەستەییەن ژیریەن ئەم مناڵە دواکەوتو بێت مافی ئەوە هەیە تێکەڵی کۆمەڵگا بێت مافی ئەوە هەیە ڕۆژانە بچێتە دەرەوە بای باڵی خۆی بە وەک هەموو زیندەورێکی تر شەرت نییە ئێمە بیگەینە مستەوایە کەیتر مەکتەب تەواو یان فێری خوێندنووسین بێت بەڵام وەک مافێکی سەرەتایی وەک مافێکی مرۆڤانە ئەبێ هاوڕێ هەبێ بێت تێکەڵی خەڵک ئەبێت کاتێکێک لە پەروەردە زۆر گرنگەکانیش ماڵ و خێزانەکەی و دایک و باوکێتی ئەنجا ئەبێت ئەم دایک و باوکت دڵیان بە مناڵە خۆش بێت ئەبێ شەرم نەکەن بە سەربەرزی و مناڵەکەی بێتە دەرەوە بیباتە شوێنان بەشداری پێپێدای مافی بکە لە ژوورۆ نێخزێنێت و شەرمی لێ بکە شتێک ئەڵێم لێرە ینی خەڵک بە تایبەتی وڵاتانی ڕۆژاوایی پشیلە بەخێوە دڵی بە سەگەکەی خۆش هەموو ژیانی تەرخانەکە بۆ سەگە بۆ پشیلەیە ئێمە مناڵێکە لە جستی خۆداتۆتە دەرەوە ئەبێ بە هەموو شێوێک بێت تەمای دڵخۆشی دەگەر هیچ ئامارێکتان لە سەبارەت بۆی ئەو جۆرە خێزانانە لێ سادابوونی هەبێت بۆ شێوە بە چاوێکی شەرمنانە سەیری مناڵ کۆمەڵگای دواکەوت و پێویست ناکە بۆی بگەڕێ دایمەن هەیە هەمیشە خەڵک جاری وایە ئانی ئێمە بۆ شێ پێش نەکەوتوین بەڵام ناشتوانین بە گشتی بڵین کە هەموو دایک و باوکەکان هەموویوانە ئێستا ئێمە دایک و باوکێن نمونەن بۆ ئێمە ڕاستە ینی ئەم سنتەرانە لێت ناشارمەوە کە کراونەتەوە بە جوهدی دایک و باو کراوەتەوە یعنی فکرەکە لەوانەیە لە ئەساسە ئێمە وەک دوکتۆری مناڵان هەر خۆشمان فکرەکەمان نەبوو بێتان لە کتێبە بیستومانە بەس ئەو ئەحساسە خۆمان نەمان بوو مناڵی وامان نەبووە ڕاستە ڕەنگەوە مناڵ هەل لە سەرەتاوە پێویستی بە باخچێکی تایبەت بەخۆی هەبێ اینجا بۆ قۆناغەکانی کە ئەمانە چۆن لە ئێرستا لە هەرێمی کوردستانە کاری لەسەر کراوە ڕەنگەوە بۆ خۆشی زۆر گرنگ بێ وەکو ئاماژە پێدا پێویستە مناڵە بچێتە دەرەوانێ تێکەڵی کۆمەڵگا ببێ هەتاوەکو بە چاوی دووەم سەیری نەکرێت لە چاو مناڵەکان ئەو شوێنە هەرچێکی ناوانێت ئەبێ ئەم مناڵە بەپێی تەمەنی خۆی بچێت تێکەڵ بێت بەپێی توانای خۆی بەڵام ئێستا من نمونەم هەیە ئەنی خەڵکی بێگانە لە وڵاتەیە بووە مناڵێکی وا بووە پێشتر باسی 10 ساڵێک پێشستا ئەنی هیچ داهێنگایەکیوانە بۆ مناڵەکەی وەربگرێت هیچ باخچەیەکیوانە بۆ مناڵەکەی وەربگرێت ینی بۆ تەمایەوە کە زۆر تووڕە بێ زۆر بێتاقەت بێ زۆر خەفەت بخوا هەتا زۆر خەفەتی بۆ مناڵەکانی ئێرەش خواردوتی چۆن شوێنێکی وانە ئەمە ناگەڕێتەوە بۆی کە لێسادا شوێنێکی تایبەتیانە بێ یاخود هەوڵ بدرێت شوێنێکی تایبەتمان هەیە بەڵام هەر بۆ شێوەیە ینی سەدان مناڵ و هەزاران مناڵێ لە ماڵەوە جێگیان نابێت ولا ئێمە چکەمە شوێنەکە ئێمە سنووردارە
پلان و پرۆژە نیە بۆ ئەوەی کە ئەم جێگایە گەورە بکرێ زیاتر جێگەی مناڵانی زیاتری تیا ببێتەوە. منداڵپارێزی کوردستان لە هەوڵیەوە داین ینی چەند پرۆژەیەکی تریش ئێستاوی بزانم پرۆژێکی تازە لە برەوداندایە لە بنیادناندایە. ئەو کێشە و گرفتانە کە زیاتر ڕۆبەڕووتانە بێتەوە لە ئێستادا چێ زیاتر بۆ سەرخستنی کارەکانتان ڕەنگە لە ئێستادا ئەم مناڵانە پێویستیان بە چاودێری و هاوکارێکی زیاتر هەبێ ڕەنگە قەیرانی دارایش بخۆی هۆکارێک بێ بۆ ئەو دایک و باوکە هەم بۆ چاودێریکردنیان ئەمانە چۆن لە ئێستادا ئەو کێشانە ئابووری کاریگەری لەسەر هەمومانەیە لەسەر ئێمەش کە وەستاوین زۆر بەرەو پێش ناچین سنتری تازەمان نەکردوێتەوە لامان کاتشە دایک و باوکەکانیش دایک و باوکێ کێشەی ئەوەیە پارەی نییە بیا بە هاتوشەی ئۆتۆمبیلەکە ڕاستە کەواتە لە ئێستادا پێویست بەوە کە دەو مناڵانە پێویستیان ڕەنگە بە جۆرە ئۆتۆمبیلی تایبەت هەبێ پاسی تایبەت هەبێ هاتوچۆیان پێ بکەن و لامان کاتا ڕەنگە پێویستیان بە گەشتکردنێ کە بێ بە تایبەتی لە مۆرزانەیە ئەمانە بخۆی وەکو بینی ومانە لە هەندێک لە وڵاتان هیچنە بە ئەزمموی وڵاتان تر بگوازینەوە هەیە لەسەر شانۆ ئەبینرێت بۆ خۆی ئەگەر بتوانە شتوانە قسە بکە لە ڕێگەی ئەوە پانتۆمای موانێ هەندێک جوڵی ئاساییەوانێ بتوانە کارەکانی خۆیان ڕایی بکەن ئەمانە چەند لە ئایندەدایە خولەنێ ئەو پرۆژانەدا جێگەتا بۆ کردوونەتەوە هەتاوەکو بتوانێت لە ئێستادا ئەو مناڵانش بە چایکی بەزەیەوە سیر نەکرێن. ئێمە پلانەکانیمان شەک نیە لە ئێستادا هەمووی جێبەجێکرابێت بەڵام ئەو شتانە هەمووی لە استراتیژی ئێمەیە بەڵام وەک پێم قەیرانی ئابووری وەستانوینی لە زۆر شت لە زۆر پێشکەوتن بەڵام خۆشبەختانە نەوەستاوین هەمان کوالیتی لە خزمەتکردن پێشکەشەکرێت بۆ لایەندەیەکی نزیکیشتا پێم وایە سنتەرێکی گەورەتر ئەکرێتەوە زۆر باش زۆر زۆر بە بینای تازە و بە پێداویستی تازەوە بەڵکاتە ئەم پرۆژەی بەڕستان کە ئەنجامتاندا لە 18 مانگە چۆن دەرئەنجامەکەی چۆن بوو ڕەنگە لە ڕێگەی هاوڵاتیانەوە کە سوکاریانەوە لە ڕێگای کەسانی ترەوانێ ئەما دەرئەنجامەکەی چۆن کەوتۆ هەتاکە و بتوانن پرۆژەی تر بێ بە دوای خۆیان. ئەم ساڵێمە لەم ئیڤنتە توانیمان 1000 پرۆشور یاوت بڵاوکەینەوە زۆر باشە ئەو زۆربەی دایک و باوک و کەس و خێزانی ئەو منداڵانە ئامادە بن لە کاتژمێر 2 بۆ 6 بەشدار بووین لە ئیڤنتەکە کاتێکی خۆش برایە سەر لامان کاتا کۆمەڵێک میوانیشە بوون کۆمەڵێک ڕاپرسیشمان کرد نزیکەی 300 ڕاپرسیمان لە خەڵک کردووە ئەمە جۆرێک بۆ لە هۆشیارکردنەوە ڕاپرسەکان ئەتوانین بڵێن زیاتر چی لە خۆ گرتو بوو چیتان ئەپرسەکان دەربارەوە بوو خەڵک چەند زانیاری هەیە دەربارەی کۆنیشانەکانی داون لە خێزانەکان منداڵی وا هەیە کۆمەڵەنجامەکانی چی بوو ڕاپرسیەکان بێگومان ڕاپرسیەکە خەڵک هۆشیارێکی باشی نیە تا ئێستا و تا ئێستا کۆمەڵی خەڵکەر بەناوبۆکێ ئەگەڕێتەوە بەڕێز دکتۆر جەمال لە ئێستا داڵی هۆشیارێکی وانە لە ئێستا داتوانین بڵین لانی پەیوەندی دارزاتر هەوڵی نەداوە یاخود بکاتە بابەتێکی زۆر سەرەکی لە ئێستادا ڕەنگە هەلە ڕۆژە جێگەی بۆ نەکرێتەوە کە 23 ڕۆژەکانی کەش پۆستەر هەبێ نامیلکە هەبێ و لە هەمان کاتا بتوان لە بەخچەکانی تریشە ئەمانیان پێ بناسێنن و سەردانی قوتابخانەکانی تریان پێ هەست دەسەڵاتێک خۆی بەخاوانی ئەو خەڵکە بزانێ وەک نەتەوە وەک هەرێم وەک هەر شتێک بەرپرسە لە پەروەردەکردنی مناڵەکان دایک و باوک ئەشێت دایک و باوکێکی ساغ نەبن حتا دەرونیە بەڵام ئەو مناڵە ئەشێ ساغ بێ یانتە بەرپرسی یەکەم حکوومەت بەرپرسی یەکەم حکوومەت پەروەردە لە باخشەی ساوایانەوە لە دایانگەکانەوە تاکاتە زانکۆ تاکاتە پزیشکە من پزیشکم من ئەشێت ئیمتحانەکانم دەرپسمش بمە خەوان بڕوانامە بەڵام بەچی بە زانستێکی بەحت دوور بێ لە ئەحساس دوور بێ لە فەلسەفە دوور بێ لە پەروەردە تۆ ئیمتحانێک زۆر بێ ئیمتحانەکانی ئەمە لەسەر علمێکی بەحتە دوورە لە هەست دوورە لە سۆس ئەبێ ئەمانە سەر لەبەری دەست پێ بکەیتەوە لە دایانگەوە تاکو زانکۆ
تاکو کۆلێجی پزیشکی کە منەکە بە دکتۆر کە منەکە بە دکتۆری مناڵان پزیشکی مناڵان یاخود پسپۆڕەکان ئەو کەسانی کە لەم بوارەیە کارەکەن هەوڵتان نەیەوە بەڕێستان لە ڕێگەی نووسراوەوە داوا لە پەرلەمانی کوردستان داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە گرنگی زیاتر بە مناڵانی نەکتەنها داون بەڵکو تەواوی مناڵانی خۆن پێدابستی تایبەت کە ئەمە گرفتی ڕۆژانەیانە کە لە قوتابخانە و لە باخچەکانی کە جێگەی ئاسایی مناڵانە وەرناگیرن یاخود وەکەوەی کە لەوێش گیان نابێتوانێت سنتەری تایبەت هەبێ بەم شێوەی کە منداڵپارێزی کوردستان سنتەرێکی دامەزراندوە بەڵام ئەم سنتەرە بە حکومی بکرێت گەورەتر بکرێت جێگەی مناڵانی بە تەواوی تیاوە بێتەوە هەموو پێداویستیەکان بەردەست بێ بۆ ئەو مناڵانە بۆ ئەو مامۆستا و پزیشک و پسپۆڕانی کە لەوێ بەردەوام چاودێری و مناڵانەکەن هەوڵتان نەیەوە ئەمە لە ڕێگەی نووسراوێکەوە بکەنەوە داواکاری ئێمە وەک پزیشک من خۆم نەخێر چکە ئەو کاری سندیکاکانە پێم وایە کاری سندیکایە کاری سەرۆکاتی زانکۆکانە چکە ئێمە چاوەڕێی دەستی زانکۆین زانکۆ لێکۆڵینەوە کات بۆی کۆمەڵگە بەختەوەرکە بۆی کۆمەڵگە کێشەکانی کۆمەڵگا بدۆزێتەوە چۆن چارەسەریان بکە ئەم شتانە ئەبێت ڕوبەڕووی دەستگا پەروەردەی و فێرکاریەکان بکرێتەوە من بە تاک ڕاستە ینی ئەندامم لە سندیکای پزیشکان بەڵام تا ئێستا ساڵی یەک جارچین بۆ ئینتخابات دەنگەین بە یەکێک پێمان وترەوە و تەواو هیچ پەیامێکی ترمان پێ ناوترێت کەواتە لێسادا هیچ ڕێکخراوێکی بیانی هەماهەنگ بۆ لەگەڵتانە سەردانتان بکەن لە کێشە و گرفتەکانتان کۆڵنەوانێ وەکەوە بینی چەندین ڕێکخراوی بیانی هەیە لە کۆمەڵێ لا پرۆژەکانە کە لە هەرێمی کوردستانە هەیە لێسادا هیچ ڕێکخراوێک هەبوو پێشتر من هەر بە شەخصی کۆمەڵەیەک هاوڕێم هەبوون لە دەری وڵاتان کە ئایانتوانی هەموو کا لێرە بن بەڵام ئێستا دوای ڕفراندۆمەکەمان بە بۆنەی داخستنی فڕۆکەخانەکانمان بێبەش بووین لە دەیان پسپۆڕی بیانی کە خۆبەخش ئاتن بە 2 هەفتە و بە 3 هەفتە لێرە خزمەتیان نەکردین هەم ئێمەیان فێرە کرد هەم خزمەتی مناڵەکانیان نەکرد بەڵام ئەوەشمان لە کیس چووە زۆر باشە من دو پرسیار ئاراستی بەڕێز دەکەم وەکەوەی کە ئەم بۆنەیە بۆ هۆشیارکردنەوە بۆ ناوی هۆشیارکردنەوەی لێنراوە بەڕێز لێرە پەیامە چێ بۆ بینەران چۆن هۆشیار بن بەرامبەر مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەت مناڵانی داون سندرۆم پەیامی خۆت بگەێنە فەرموو مناڵانی داون سندرۆم یاخود هەز مناڵێک بن ئەبێت ئەتوانن ببنە مایە دڵخۆشی دایک و باوک ئەبێت ببنە مای دڵخۆشی دایک و باوک یعنی دڵخۆشبوونی خێزان دڵخۆشبوونی خێزان بە مانای دڵخۆشبوونی کۆمەڵگە بە مانای دڵخۆشبوونی دراوسێ بە مانای دڵخۆشبوونی ئەو کەسانەی کە ڕوبەڕووی ئەو دایک و باوکا بن لەسەر کارەکانیان بۆیە ئەبێت هەموو مناڵێک بە هەموو کێشەکانێنەوە ببنە مای دڵخۆشی بۆ دایک و باوک هیچ مناڵێک نابێت بێتە کێشە بێتە مایەی دڵناخۆشی بۆ هیچ کەسێک بە تایبەتی دایک و باوک بەڵێ لێسادا ئەوەتانەوەتەوە لە مناڵی داون پرۆژی دواترتان ئەڤنتی دواترتان چی ئەبێ لێسادا باز لە جۆرەها بابڕین ئەم کێشانە کرێ یاخود مناڵی وا هەیە کێشەی تری هەیە لە پرۆژەکانتانە جێگەتان بۆ پرۆژی داهاتوومان مانگی 4 ئیڤنتی هەڵمەتی هۆشیارکردنەوەی ئۆتیزمە کە بە مانگی هۆشیارکردنەوەی ئۆتیزم دادرێت چکە ئۆتیزمیش کێشەیەکی تری ڕاستە بەرەو پێشچوونی مناڵانە لە مانگی 4 دەست بۆ هەڵمەتاکەین زۆر باشە ئومێدی سەرکەوتنتان بۆ خوازیین ئومێد دەکەین سەرچەند پرۆژەکان لێسادا خزمەتێکی زۆر گەورەی کرد بێ سەبارەت بە مناڵانی خاوەن پێداویستی تایبەتی سپاس بۆ بەڕێستان و هەروەها سپاس بۆ منداڵپارێزی کوردستان کە بەردەوام بێماندووبوون خەمخۆرانە خەمی هەموو مناڵەگە خوا لە هەموو ناوچەیەکی کوردستان بەهیوای زیادکردنی پرۆژەکانمان و خزمەتکردنی سادر بەڕێز دکتۆر جەمال معروف شەریف سپۆڕی تەندروستی مناڵان دووبارە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان دەست خۆش